دیمەنی دەربەندی ڕانیە لە دوو کاتی جیاوازدا کە نێوانیان تەنیا چەند ساڵێکە. لە دیمەنی یەکەمدا ڕێژەی ئاو ئەوەندە زۆرە مەترسی بردننی پردەکەی دروست کردبوو کەچی ئێستا ڕێژەی ئاوەکە ئەوەندە کەم بووەتەوە ڕووبارێکی بچووکی لێ ماوەتەوە بەهۆی وشکە ساڵی و کەمی بارانبارین لە وەرزی بارانی ڕابردوودا. مەترسی کەم ئاوی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین سەری هەڵداوە. بەڕێوەبەری پرۆژەی ئاوی قەڵاتزێ دەڵێت کەمی ئاو مەترسی لەسەر پرۆژەی ئاوی خواردنەوەی خاص لە قەڵاتزێ دروست دەکات. دەژڵێت بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی مەترسی کەم ئاوی ساڵانە پێویستیمان بە دروستکردنی بۆندی ئاو یاخود بەنداوە لە سنوورەکە. بەڕێوەبەری سەرچاوەکانی ئاوی ڕاپەڕینیش دەڵێت بەهۆی کەمبارانیەوە پلانی کورتخایەن و درێژتخایەنمان دەبێت بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی کەم ئاوی. کەمی باران و بەفر لەم ساڵدا گرفت لە زێ بچووکدا دروست بووە. ئەم گرفتە گوازراوەتەوە بۆ پرۆژەی ئاوی خاص و لە کۆتاییدا ئەنجامەکەی لەسەر هاوڵاتیان دەردەکەوێت لە ئاوی پاکە چۆن دەگات بە هاوڵاتیان وە چەند دەگات. ومێدمان وایە کە حکوومەتی هەرێم گرنگی زیاتر بە ئاو بدا و پۆن دروست بکە بربەستەکان دروست بکە. یعنی دەکرێت بەڵێ دەکرێت ئەو سەد و ئەو پۆندانە کە پێشبینی کراون پێشنیار کراون ئەوانە دروست بکات. ئێمە بێگومان ئەم ئاوی ژێرزەویمان زیاد دەبێت هەم کۆنتترۆلی ئەو لە ژێردەستی خۆماندا دەبێت بە هاوکاری لەگەڵایەنی پەیوەندیدارەکانی تری سنوورەکە لە دوو ئاراستەوە ئاراستی پلانی کورتخایەن بۆ بەڕێنگاربوونەوەی ئەم دۆخە لەم ساڵدا وەروەها پلانی درێژخایەنمان هەیە بۆ ساڵانی داهاتوو کە بتوانین کە شەپۆلێکی تری هاوشێوە ڕوبەڕوومان بۆ بتوانین بە ئاسانتر لەم ساڵ ڕوبەڕووی ببینەوە. مامۆستایەکی زانکۆی ڕاپەڕین دەڵێت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین قەیرانی ئاومان نییە بەڵکو قەیرانی خراپی ئیدارەدانی ئاومان هەیە. ئێمە لەو سنووریدا گرێک گرفتمان هەیە، ئەویش گرفتی خراپ ئیدارەدان و خراپ بەڕێوەبردننی سەرچاو ئاوەکانمان هەیە. دەنا ئەگەر بە شێوەیەکی گشتی لە ڕابردوودا تا ڕادەیەکی باش گرنگی درابە بە دروستکردنی دەریاچەی بچووک و بە دروستکردنی پۆند و هەروەها بڵین بە ئەو سەرچاو ئاویانەی کە ساڵانە بە شێوەیەکی زۆر خراپ بە فیڕۆ دەڕوات و هیچ سوودێکی لێوە ناگیری. ئەگەر ئەوانە کۆکرابانەوە تا ڕادەیەکی زۆر دەکرێت بڵێم نەک سەرچاوەکانی ئاو بەشی سنووری دانیشتوان و زەوی کشتتوکاڵەکانی ئیدارە ڕاپەڕین دەکرد بەڵکو دەکرێت بڵێم بەشی دووقات و سێقاتی ئەو شوێنانەشی دەکرد. جێگای ئاماژەیە هەر لە چوارچێوەی هەوڵەکان بۆ تێگەیشتن لە قەیرانی نوێی کەم ئاوی و دۆزینەوەی ڕێگاچارەی گونجاو بۆ ڕوبەڕووبوونەوەی بەڕێوەبەرایەتی توێژینەوەی زانکۆی ڕاپەڕین بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی سەرچاوەکانی ئاوی ڕاپەڕین گفتوگۆی ئێستا و ئایندەی دەرامەتی ئاو لە ئیدارەی ڕاپەڕینی بەڕێوەبەر. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.